لا تەوەری دومی بەرنامەی بانی باش کوردستان بێگومان بەڕگەی تەندروستیمان بۆیە ئامادێ باز لە بەشێکی گشتی باز لە گرفتەکانی گوێ دەکەین کە بزانین تا چەند بەشێکی گشتی گرفتەکان چین چارەسەرەکان چین ڕەنمایەکان چین بۆ ئەم وەرزە لە هەمان کاتدا غسوولی گوێچە بەشێکی تەندروست چۆن گوێ پاکرێتەوە ئێمە بۆ گفتوگۆ زیاتر هەرباوەردەکاری زیاتری ئەم بابەتە بە میوانداری دکتۆر باوجی کەریم سپۆڕی نەخۆشەکانی قورگۆل و تووگە کە بەشێکی ڕاستەخۆ لە هەولێرەوە لەگەڵمانە. سڵاو لێ بێ دکتۆر و بەیانیت باش سپاس بۆی لەم تەوەرە لەگەڵ ئێمەدا بەشداری. دەستپێک ئەمێ ئەو بپرسم بەشێکی گشتی باز لە گرفتەکانی گوێمان بۆ بکەی گرفتەکان چین؟ بەیانی ئێوە بینەرانی بەڕێز باش بە شێوەیەکی گشتی ئەگەر بمانەوە لە گرفتەکانی گوێ تێبگەین ئەبێ توێکاریەکەی یان پێکهاتەی گوێ بزانین یان بیرۆکەیەکمان هەبێ لەسەری. بە شێوەیەکی گشتی گوێ دابەشەکرێ بۆ سێ بەش. ئێمە گوێی دەرەوەمان هەیە، ئەو بەشەی کە لە دەرەوە دیارە ئەو کڕکڕاگەی کە هەیە لەگەڵ ئەو کەناڵی کە نزیکە لە دەرەوە ئەوە گوێی دەرەوەیە. گوێی ناوەڕاستمان هەیە کە ئەو بۆشاییەیە ئەکەوێتە پشت پەردەی گوێ، هەروەها گوێی ناوەوەمان هەیە کە بە دەماری بیستنەوە بەستراوەتەوە لەوێشەوە بڵێن ڕەتی هەیە لەگەڵ مێشک. لە هەر یەکە لەو بەشانە ئەگەر گرفت دروست بێت لە هەر یەکە لەو بەشانە ئەگەر بڵێن ناڕێکیەک ڕوو بدا ئەبێتە هۆی ئەوەی کە گرفت لە پرۆسەی بیستن دروست ببێت، چونکە بیستن بەڕاستی پرۆسەیەکی زۆر ئالۆزە. یعنی ئەوە نیە ئێمە مەسەلەن ئاوە بە سادەیی بڵێن دەنگەکانمان گوێ لێ بێ و ئەتیادی، ینی زۆر شت ڕوەدەن، زۆر گۆڕانکاری ڕوەدەن هەتا ئەو دەنگە ئێمە ئەیناسینەوە و ئەگاتە مێشکمان. لە دەرەوە تەبعاً ئەو دەنگانە کە دێن شەپۆلە، ینی بڵێن جوڵەیەک لە گەردەکانی هەوا دروست دەبێت بۆ ئەوەی کە دەنگ بگوازێتەوە. ینی ئەوە بڵێن شەپۆلێکە کە میکانی چییە کە جوڵەیە. ئەو گەردانی هەوا پێویستە بێن کۆ بکرێنەوە لێرە بەو کڕکڕاگەی گوێ کۆ بکرێنەوە بەر پەردەی گوێ بکەون. پەردەی گوێ لە ئەنجامی ئەو بەرکەوتنە جوڵەیەکی تێدا دروست دەبێت، یعنی لە شوێنی خۆی لەرینەوەیەک پێیابێت لە ئەنجامی ئەو بەرکەوتنە. ئینجا لێەوە تەبعاً ئێمە سێ ئێسکی زۆر بچووکمان هەیە کە ئەکەونە ناو بڵێن یەکێکیان کەوتۆتە ناو پەردەی گوێوە ئەوان ئەکەونە ناو گوێی ناوەڕاست. ئەوانە هەر یەکە ینی بڵێن ئێسکی یەکەم لەگەڵ دووەم لەگەڵ سێم جومگە دروست دەکەن، بەڵام نەگوەکو جومگەی و ئێسکە گەورانی کەوەکو دەست و مەسەلەن قۆڵ و قاچ و ئەوانە نا زۆر وردە، ینی بە شێوەی تایبەتی خۆی ئەوانە لە جومگەیان لەگەڵ یەکترا. ئەو جوڵەیە لە یەکەم ئەگوازرێتەوە بۆ دووەم، لە دووەم بۆ سێم، ئینجا دوایی لەوێ ئەگوازرێتەوە بۆ گوێی ناوەوە، لەوێ شلەیەکمان هەیە. ینی ئەو لێرە ئەو وزەیە گۆڕانکاری بەسەراتێ شتێک لە فیزیا هەمانەکە وزە ئەکرێ لە شێوەیەک بۆ شێوەیەکی کە بگۆڕدرێ، بەڵام یعنی ون نابێ یان دروست نابێ لە خۆیەوە. هەر وزەکەمان هەر هەیە، هەروەک چۆن مەسەلەن ئێمە بڵێن وزەی کارەبا هەیە ئەگۆڕێ بۆ ڕووناچی کە گڵۆپێک مەسەلەن بەکارین، یان مەسەلەن ئەگۆڕێ بۆ گەرمی کە هیتەرێک مەسەلەن لە زستانە بەکارهێنی، ئەوە مەسەلەن وزەی کارەبایە گۆڕێ بۆ گەرمی. بەو شێوەیە ئەوەش گۆڕانکاری لە وزەیە ڕۆدا. مەبەستم چییە؟ یعنی ئەو پرۆسەیە شتێکی ئالۆزە و شتێکە مەسەلەن زۆر گۆڕانکاری تایە. ئەگەر بمانەوێت لە گرفتەکانی بیستن تێبگەین ئەبێ لەوانە بزانین. بەڵێ ئەوە وەکو چۆنەڵی وەکو دەواازەیەکە بۆ تێگەیشتن لەو بابەتە ئالۆزێکەوە ئێمە کە گرفتێک لە بیستن دروست دەبێت چۆن ئەو شتە ڕوەدات. بەڵێ کاتە ئەو گرفتە چیە کە تووشی گوێ دەبێت وا لە تاکێک دەکات کە تووشی لاوازی بیستم بێت کەواتە کەم بویستێت بە بەراورد بە کەسانی تر. بەڵێ خۆی زۆر هۆکارمان هەیە سادەن یان شتی بەسیتن، بەڵام گرفتی بیستن دروست دەکەن. بە پێچەوانی ئەوەش جاری وهەیە گرفتێکی گەورە هەیە، بەڵام لە سەرەتاوە زۆر گرفتی بیستن دروست ناکەن. چۆن؟ مەسەلەن ئەگەر ئەو مادەی کە لە ناو گوێ دروست دەبێت کە بە عەرەبی پێوترێت شەمع، بە ئینگلیزی پێوتری واکس، ینی توانی بڵێن شەمێ، ئەوە نییە مادەیەکی ئەوە لینزە دروست دەبێت. ئەوە تەبعاً بە شێوەیەکی ئاسایی بە شێوەیەکی سروشتی ناوگوێی هەموو کەسێکا دروست دەبێت، زۆر تاکەم ئەو مادەیە هەیە. ئەگەر ئەو مادەیە کەڵەکە بوو، یعنی ئێمە کە لە ئەنجامی پاکردنەوە کە بمانەوێت دەستکاری بکەین یان هەیە خۆی مەسەلەن پێستی چەورە زیاتر دروستیەکە، ئەو مادەیە کەڵەکە بێت ئەوە گرفتی بیستن دروست دەکات. زۆر جار گرفتەکانی قورگ و لەوزەتێن و حەساسیە و لووتگیران و ئەو بابەتانە دیسانەوە ئەوانە هەمووی گرفتی بیستن دروست دەکەن. چۆن
بەوەی کە کەناڵی ئۆستاکی ئەگیرێت. کەناڵی ئۆستاکی جۆگەیەکی بچووکە کەوێتە نێوان گوێی ناوەڕاست لەگەڵ بۆشایی قوڕک گەرو. یعنی ئەوە ئەگەر گیرا خۆی بە شێوەیەکی ئاسایی پێویستە ینی بکرێتەوە و دابخرێتەوە، ینی بە بەردەوامی کراوە نییە، بەردەوامی داخراویش نییە. لە کاتی ئاسایی ئەتیاری داخراوە، بەڵام پێویستە لە کاتی مەسەلەن دەمجوڵاندن و باوێشک و خواردن قوردان و ئەو شتانە پێویستە بکرێتەوە. ئەوە بۆ ئەوەیە کە هاوسەنجی گوێی ناوەڕاست ڕابگرێت. ئەگەر گرفتێکمان بۆ دروست بوو لە ئەنجامی مەسەن هەوکردنی لەوزەتێن و حساسیە و هەڵامەت و ئەو شتانە هەمووی ئەوانە بۆی هێوا بکەن کە ئەو کەناڵی ئۆستاکیە بگیرێ، یعنی وابێ نەکرێتەوە هیچ کاتێک لە کاتی باوێشک و دەمجوڵاندن و خواردن و شتانەشان نەکرێتەوە. کە نەکرایەوە ئەوە دیسان گرفتی بیستنمان بۆ دروست دەکات. هۆکارێکی تر مەسەلەن هەمانە ئەگەر پەردەی گوێ کون بێ بە هەر هۆکارێک، یانەوە تا بە هۆکاری میکانیکی، بە بەرکەوتنێک، بە مەسەن لێدانێک، بە ڕووداوی هاتوچۆ، بە هەر شتێکی وایە، بە دەنگێکی زۆر بەرز مەسەلەن، ئەوە کە پەردەی گوێ کون بوو کە دڕا گرفتی بیستن دروست دەکات. هۆکاری تر مەسەلەن هەمانە پێشتر هەوکردنی هەبووە، بەڵام پەردەی گوێ وای لێ هاتووە کە وەکو بڵێن ڕق بووە، یعنی بە شێوەیەکی ئاسایی، بە شێوەیەکی سروشتی خۆی ئەو لەرینەوە جوولەی نەماوەکو پێشتر، وای لێ هاتووە ڕق بووە، یعنی وەکو بڵێن کرشبوونێک وەکو ڕقبوونێکی تیا دروست بووە کە ناهێڵێ باش بجوولێتەوە. هۆکاری ترمان هەیە مەسەلەن ئەو CS کە وردەی کە باسم کرد، ئەبینی یەکێکیان تەبعاً پێویستە لەوی تر بدات ئەوە یان بەرگوێی بڵێن ناوەتر بکەوێ، ئەوە ئەبینی لە شوێنی خۆی جێگیر بووە، وای لێ هاتووە کە ناتوانێت بجوولێتەوە. ئەوەش دیسانەوە ئەبێتە هۆی ئەوەی کە گرفتی بیستن دروست بکات. یعنی هۆکارەکانی زۆرن. هۆکاری ترمان هەیە مەسەلەن ئەگەر دەماری گوێ ئەوەی کە لە ناو خەڵگەڵێن دەماری گوێ زەعیف بووە، ئەوە کە لە ئەنجامی بڵێن بە ساڵاتچوون کە بە شێوەیەکی ئاسایی ئەو شتە ڕوودات کە بە نەخۆشی، یعنی وەکو نەخۆشیەک سیر ناکرێ بەوەی کە بڵێن حاڵەتێکی کتوپڕ کە کەسێک تووشی شتێک بووە، بەڵکو وا سیر دەکرێت کە بەشێکە لە پرۆسەی بە ساڵاتچوون و بە تەمەنبوون. ئەوە ئاساییە گرفتی بیستن دروست دەکات. دەماری گوێ زەعیفە بێ، ینی خۆی دەمارەکە نییە، گوێی ناوەیە، بەڵام ئەوە ئەبێتەوە ئەوەی کە ئەو کەسە بیستنی کەمە بێتەوە. ئیتر هۆکاری مەسەن حتا لەوانەیە ئەگەر گرفتێک لە مێشک هەبێ لەو شوێنەی کە بەرپرسە لە بیستن دیسانەوە، بەڵام ئەو حاڵەتانە کەمترن، هەموو ئەوانە بنەوەی ئەوەی کە گرفتی بیستن دروست بێت. دکتۆر بێجگە لەو حاڵەتەی کە لە کۆتایی باست کرد کە هۆکارێکە بۆی تووشی لاوازی بیستن بێت کە پەیوەندی بە تەمەنەوە هەیە، ئەی هۆکارەکانی تر کە تۆ لە سەرەتاوە ئاماژۆ پێ کرد ئەمانەش پێویستی پەیوەندی بە تەمەنەوە هەیە، دەکرێت تاکەی تەمەنێکی کەمی هەبێت یا خود گەنج بێت تووشی لاوازی بیستن ببێت؟ بەڵێ نەک هەر تەمەنی گەنج لە منداڵیش هەیە ئەو شتە، یعنی ئەوانەی ئەو حاڵەتانی کاڵین کەناڵی ئۆستاکی ئەگیرێ مەسەن لە ئەنجامی گرفتەکانی قورگ و لوتگیران و مەسەن ئەو بابەتانە، ئەوانە ئەسڵەن لە منداڵان زیاترن، کەواتە ئەوانە پەیوەندیان بە تەمەنەوە نییە، ئەوانە لە هەموو تەمەنێک ڕوەدەن. بەڵێ بەڵام ئەو حاڵەتەی تر ئەوە جیایە، ئەوە کە لە ئەنجامی بەساڵاتچوون مەسەن دەمارەکە زەعیفە بێ، ئەوە جیاوازە. ئەی دکتۆر سەبارەت بە ڕقبوونی ئێسکۆکەکانی ناوگوێ، ئەمانە پەیوەندیان هەیە، واتە پەیوەندێکی ڕاستەوخۆیان هەیە بە لاوازی بیستن یاخود ئەمە نەخۆشیێکی جیە؟ ینی ئەوەی کە بڵێن ئەو سێسکەی کە باسمان کرد کە جوڵەی نەمێنێ مەبەستەکەت ئەوە بووە نیە؟ بەڵێ ڕق بێت تووشی ڕقبوون ببێت، ئەمانە پەیوەندیان هەیە بۆی ئەو تاکە تووشی لاوازی بیستن بێ یاخود نا؟ بەڵێ ئەوەش دیسانەوە گرفتی بیستن، بەڵێ بەڵێ بێگومان ئەوانە هەمووی لەبەرەوەی ئێمە ئەو ڕێڕەوە هەمووی لە دەرەوە دەست پێیەکە تا ئەگاتە دەماری بیستنەوە تا ئەگاتە مێشک لە هەر شوێنێک لەوە گرفت هەبێ، بەڵێ گرفتی بیستن دروست دەکات. یعنی وەکو ئەوەیە چۆن مەسەلەن ئێمە تەوسیلی مەسەلەن کارەبا یان مەسەلەن لە شوێنێک بۆ شوێنێکی کەونی لە هەر نقطەیەک کە گرفت هەبوو کەواتە تۆ ناهێڵێ مەسەلەن شتەکە بە ئەنجام بکە. مەسەلەن تەلەڤیزیۆنێکت هەیە، ئەگەر لە سەرچاوی کارەباکەوە گرفت هەبوو کەواتە تەلەڤیزیۆنەکە ئیش ناکە، یان لە شاشەکە گرفت هەبوو، یان لەو سویچەی کە نزیکە لێوەی، یان لەو وایرانی کە مەسەلەن یعنی لە هەر شوێنە گرفت هەبوو ئەوە دروست دەکات. بەڵێ ئەوەش دیسانەوە بێتە هۆی لە دەستدانی بیستن یان کەم بوونەوەی بیستن. بەڵام تەبعاً زۆر شتیش هەیە ئەوانە نیشانەکانی تریشیان لەگەڵەیە، ینی مەسەلەن تەنها ئەوە نییە کە بیستن کەم بێ، زۆربەی حاڵەتەکان مەسەلەن سەرسوڕانی لەگەڵایە، ئازاری ناوگوێی لەگەڵایە، یعنی ئەو شتانەش هەیە.
بەڵێ تەنها بەس بیستن کەم بێتەوە. تاچەند بەکارهێنانی هێدفۆن و هەروەها تەلەفۆن کاریگەری هەیە بەسەر گرفتەکانی گوێ و هەروەها لاوازی بیستن بەتایبەت لە ئێستادا بەتایبەت گەنجەکانمان ئەوانەی تەمەنێکی کەمیانەیە بۆ ماوەیەکی زۆر هێدفۆن لە گوێیاندایە ئەمە تا چەند کاریگەری هەیە ڕاستەخۆ لە ئێستادا تووشی لاوازی بیستن دەبێت یاخود بەپێی تەمەن کە تەمەنی بەرەوسەرەوە چێت ئەو کاتە کاریگەریەکانی لەسەری دەرەکەوێت. جوانە وڵی ئەوە مشکلەیەکی گەورەیە بەڕاستی یعنی ئێمە نەخۆشی مەسەلەن وا زۆرە بینین مەسەلەن گەنجە ئەڵێ ڕۆژانە مەسەلەن ئەگەر پێی بڵێ لە ڕۆژێکە مەسەلەن سعاتێک 2 سعات زیاتر هێدفۆن بەکارمەهێنە هەر پێکەنینی دێ ئەڵێ مەسەلەن لەوانە 1-2 سعات دای بنێن ینی لە گوێی نەکەم زۆربەی وەختەکە هەر هێدفۆنەکە لە ناوگوێتی بەڕاستی ئەوە خراپە یعنی ئەوەی کە ئەڵەی دوایی دەرەکەوێت بڵێ ئەو شتە زانستیە ڕاستە یعنی کاریگەری دەنگ خۆی ئەو شتە گرینگە مەسەلەن لی تێ بگەین ئێمە کاریگەری دەنگ کەڵەکە بووە یعنی ئەو دەنگانە با نزمیش بن باز دەنگێکی زۆر بەرز و شەرت نییە مەسەلەن گرمەیەک مەسەن قیژەیەکی زۆر تەقینەوەی شەرت نییە ئەو هابێ ینی لەوانەیە دەنگێکی بە حسابی خۆمان ئاسایی بێ بەڵام ئەو دەنگە کە هەردووبارە بۆ بەردەوام بەرجۆمان کەوت ئەوە ئیشی خۆیە کات تر وردە دەمار مەسەن کاریگەری لەسەر دەماری جۆ دروست دەکات وردەوە ئاکا کە بیستن کەمەکاتەوە یعنی ئەوەش بەڕاستی کاریگەری هەیە زۆر کە زەبینی کە تەمەنی مەسەن لەوانەیە لە 50ەکانە حەز دەکەی بیستنی کەم بووە بەڵام هەیە مەسەلەن لەوانەیە 80 بێ هێشتا زۆر باشە هەیە تەمەنی لە 80ەکانەوە هێشتا زۆر باشە ئەتیادی لە قسە تێگا و لەوانەیە تۆزێک فەرقێکی هەبێ لەگەڵ ئەو کاتێککە گەنج بووە ینی ئەوە کاریگەری ئەو شتانەیە ینی ئەو دەنگانە کە بەرجۆمانەکەون بە درێژایی ئەوەندە ساڵی تەمەن ئەوە وردە ئیشی خۆیەکات چەند دەنگەکە بەرزتر بێ زووتر کاریگەری دەرەکەوێت چەند دەنگەکە نزمتر بێ هەر کاریگەری هەیە بەڵام درەنگتر دەرەکەوێت ئەجا بەڕاستی زۆر گرینگە ینی ئەو هێدفۆن و ئەو بابەتانە حتا بکرێ کەمتر بەکاربێن حتا بکرێ ئەگەر پێویست نەبێ بەکارنێن باشە ئەگەر پێویست بوو کەم ینی چەند بتوانین کەمتر بێ بەنسبەتی مۆبایلەوە ینی هەتا بتوانین سەماعی خارجی بەکاربێنین باشە سەماعی خارجی هەم وەکو ئەو تیشک و شەپۆل و شتانی تریش کە بەڕاستی زۆر لێکۆڵینەوە هەیە ینی مەشتەکە وەکو خۆی بڵێن بەڕاستەوە خۆ نەسەلمێنراوە کە مەسەلەن شێر پەنجەی مێشک و شتانە دروست بکە بەڵام زۆر لێکۆڵینەوە لەسەری هەیە هێشتا بە تەواوی ڕوون نییە بڕوا وایە کە بەڵێ کاریگەری هەبێت و مەسەلەن گرێ و شێر پەنجەی مێشک و ئەو شتانە زیاد بکە جا مەبەستم چییە ینی بۆ ئەوەش باشترە کە لە دوورەوە مۆبایل بگرین زۆر بە سەرمانەوە بە جۆمانەوە نەنووسێ هەتا بکرێ دووری خینەوە لە خۆمان هەتا بکرێ ئەوەندە لێمان نزیک نەبێت دەنگەکان بەڕاستی ئەگەر ڕاستەوە خۆبەر ناوگوێ بکەون و دەنگەکانیش بەرز بن ئەو خاڵش گرینگە ینی هێدفۆن ئەگەر هەرێکێک هەر بەکاری هێنا یان ئەگەر ئیشەکەی وابوو پێویستی پێبوو مەسەن نەبینی لە ستۆدیۆیەکە لە شوێنێکە کە پێویستی بەوەی هێدفۆن بەکاربێنێ دەنگەکە نزم بێ بەپێی پێویستی بێ دەنگەکە زۆر نەبێ دەنگەکە وانە بێ کە ئیزعاجی بکا و دەی هەر لەگەڵ یا بەردەوام بێ هەتا لەگەڵی ڕادێ ئەوە کاریگەری زۆر باشە دکتۆر ئەمانە تا چەند پەیوەندیان هەیە بە درانی پەردەی گوێ لە هەمان کاتدا ئازێتگەاندن بە پەردەی گوێم دەکرێت دەنگێکی زۆر کاریگەری هەبێت لەسەرەوەی کە پەردەی گوێ بە تەواوی ئازێتی بدرێ جگە لە دەنگەکان لە هەمان کاتدا تووشی زەبر و لەدانێک لێ ناکاو بێت ئەمەش لە هەمان کاتدا ئازێت ئاات بە پەردەی گوێ بەنسبەتی دەنگەوە ئیلا ئەگەر دەنگێکی زۆر گەورە بێ زۆر بەرز بێ ئەو کاتە بۆی هەیە پەردەی گوێ بدڕێنێ ئەگەر نا بە دەنجی ئەتیادی یعنی ئێستا مەسەلەن یەکێک لە نزیکت هاوارێک بکە شتێکی وا بەوە پەردەی گوێ نادڕێ ینی دەنگ ئەوە دروست ناکە ئیلا ئەگەر دەنگەکە زۆر بەرز بێ ئێستا بۆ نمونە بینی کەسێک مەسەن پێشمەرگە هەیە بینی قازیفە تەقێنێ مەسەلەن لەوانەیە ئەوە ئەو شتە دروست بکات یان دەبینی تەقینەوەک لە نزیکی ڕووەدا لە ئەنجامی ئەوە پەردەی گوێ تەقێ ئەوە بۆی هەیە بەڵام دەنگ ئەوە دروست ناکە بەڵام زەربە بەرکەوتن بەڵێ بەرکەوتن ئەوە دروست دەکات و بەداخەوە ئێمە زۆر جارە بینین ینی ئەوە ینی حاڵەتی ناخۆش هەیە بەڕاستی زۆر جاریان لە ئەنجامی کێشە خێزانیەکان ینی ئەوە بینین مەسەلە بینی نەخۆش ئافرەتێکە مەسەلە بینی پەردەی گوێ دراوە لە بەرەوەی کە هاوسەرەکەی مەسەلەن لێدا و ئەوانە زۆرە بەڕاستی بەڵێ بەرکەوتن هەر بەرکەوتنێکی ئاها ڕاستە و خۆکە بەرگوێ بکەوێ بۆی هەیە پەردەی گوێ بدڕێنێ
بەشێک باز لەواکەن هەست بە دەنگ و هەروەها زرنگانەوە و ژاوەژاوەکەم لە ناو گوێمدا ئەمانە هۆکارەکانی چین دەکرێت ئەمە نیشانێک بێ بۆی ئەم تاکەوا بڕیاردا من تووشی لاوازی گوێبیستم بووم یاخود ئیتر لاواز ئەبیستم یاخود ئەمانە هۆکارەکانی چییە؟ جوانە خۆی هۆکاری زۆرە ئەو زرنگانەوەی ئەو دەنگە کە دروست دەبێت لە ناوگوێ هۆکاری زۆرە یعنی ئەگەر ناوگوێ پیس بێ شەمعی هەبێ ئەو دەنگە دروست دەکات ئەگەر ئەو کەسە مەسەلەن کرشبوونی ماسوولکەکانی شان و مل و ئەوانەی هەبێت تەشەنوجاتی هەبێ ئەو دەنگەی بۆ دروست دەکات ئەگەر مەسەلەن فشاری خوێنی جێگیر نەبێ بەرز و نزم بێ هەندێک جار زەختی بەرز بێتەوە هەندێک جار داب بەزە یانی وەک سۆڵی یاری بکە ئەوە دیسان ئەو گرفتە دروست دەکات یەکێک لە هۆکارەکان ئەوەیە کە دەماری گوێ زەعیفە بێ کە دەماری گوێ زەعیف بوو کە بڵێن گرفتی تیا دروست بوو سەرەتا هێشتا ئەو کەسە هەست بەوە ناکە کە دەنگەکانی باش گوێت نەبێ ئەو زرنگانەوەی دروست دەکات دواتر ئەنجا وردە وردە مەسەر وای لێدە هەست بەوە ژەکا کە لە قسەکان تێناگا هەست دەکا ئەبێت مەسەن بۆی دووبارە بکەنەوە بەو شێوەیە یعنی کەواتە حاڵەتەکە تەنها هی بڵێن لاوازی بیستن نییە ئەوەشمان هەیە بەڵام هۆکاری تریشمان هەیە زۆر هۆکاری تر هەیە کە ئەوە دروست دەکەن ئەو لەو حاڵەتە ئەبێ بزانین کامە لەو هۆکارانەی هەیە بەڵێ دکتۆر زۆر کەس لەوانێت تاوان بەلایەوە سەیرە ئەڵێ مەسەن بۆ من ئەو دەنگە لە ناو گوێم هەیە یان حتا شتێکی کەش هەیە بەڕاستی بەڵێ دکتۆر بەشێک باس لە گوێپاکردنەوەکەن بە ئازاری گوێش دیسانەوە هی ناو گوێ خۆی نەبێ بەڵێ بابینە سەر گوێپاکردنەوە بەشەیەکی دروست چۆن ئەنجامەدرێت ئایا بەو گوێپاکرەوەی کە هەیە دروستە گوێپا بکرێتەوە لە هەمان کاتدا بەشێکی باس لەوە دەکەن کە ئەو مۆمە لە گوێدا بمێنێتەوە تەندروسترا خۆی کامیان تەندروستە بە تەواوی پا بکرێتەوە یاخود مۆمەکە تیای جێ بمێنێ خۆی بە وەڵامێکی یەکلاکەرەوە و بە وازەحی گوێ پاکردنەوەی ناوێ هیچ دەستکاریکردنی ناوێ ئەو مادەیە کە دروستە بێ ئەو مادە شەمعە پێویستی بە پاکردنەوە نییە پێویستی بەوە نییە ئێمە هەوڵ بدەین دەری بینین پێویستی بەوە نییە مەسەن بە لۆکەیەک یان بە هەر شتێک زۆر کەس بەڕاستی کلیل بەکارهێنێت تەوخە بەکارهێنێ ئەوە هەمووی هەڵەیە ئەوەی لە دەرمانخانەکانیش هەیە ئەوەی کە لۆکەیەکی پێوەیە ئەو چیتکەی ئەوەش هەڵەیە ئەوەش خراپە یعنی گوێ پاکردنەوەی ناوێ بە هیچ شێوەیەک ئەی بەشێکیان ئامێر بەکارێنن ئامێرەکە دانن لە سەرگویان و گویان پێ پاکەنەوە ئەمە شەر تەندروست نییە؟ هیچی تەندروست نییە هیچی ئەو شتانە ئەوانە تیجاریە ینی بۆ ئەوەی بازرگانی بەکارەهێنرێ وەکو زۆر شتی تر ینی خۆتان نەزانن ینی دنیای بازرگانیەوە فراوانە زۆر شت مەسەن ڕکلامی بۆ کرێ خەڵکی بۆ ڕاژێشترێ هەموو ئەوانە بەکارهێنرێن بەڵام لە ڕووی زانستیەوە هیچی ئەوانە دروست نین هیچیان باش نین پێویستە گوێ ئێمە ئەزانی چۆنە شتێک هەیە ئەو مادەیە کە دروستە بێ ئێستا ئێمە چۆن مەسەلەن خانەکانی پێست ئەگەر ملاحەزە بکەن خانەکانی پێست مەسەلەن ماوە خۆی چینێک فڕێدا چینێککە دروست دەبێت بەڵام ئێمە هەستی پێ ناکەین لەوان لەگەڵ دەستشتن و ئەوانە مەسەلەن بەردەوام ئەڕوات ئەوەش ئەو پرۆسەیە لە ناو ژێش بەردەوامە یعنی ئەو خانە لەگەڵ خانەکان کە وای لێدە کاتی مردنیانە و کاتی فرێدانیانە ئەو مادە شەمعە دێتە دەرەوە وردە وردە دێتە دەرەوە هیکە دروست دەبێتەوە یعنی تو ئەوەش لابەر هیکە دروست دەبێتەوە ئەو بەردەوامە ئەو پرۆسەیە ئەوە بە هیچ شێوەیەک دەستکاریکردنی ناوێ بە ئەتیادی خۆی دێتە دەرەوە ئەگەر لە حاڵەتێکدا مەسەلەن گیرا قەپات بوو ئەوە پێویستی بە چارەسەرە ئەو وەختە سەح بکرێ دوو ڕێگا هەیە لەو حاڵەتە لە لای پزیشک یانەوە تا بە سرنج ئاوی لێدرێ وەکو ڕێگایی کە مەسەن کۆنترە ئەویان پێشتر باو بوو هەر بەکار هاتوو ئێستاش تقریبان هەر بەکار دێت لە لای ئێمە ڕێگای دووەمیانەوەی کە سەحب بکرێ دکتۆر جیهازی ئەوەی کە ڕایە کێشێ هەتا پاچی بکاتە ئەو ئەگەر پێویست بێ حاڵەتی خۆی ئەگەر نابگشتی نایەوێ دکتۆر لە کاتی دەستنوێژگرتن ئەو کاتێکی گوێت تەڕەبێت یاخودە بە هەر هۆکارێکی تر بێت دەکرێت لی بگەڕێت خۆی بە سروشتی وشک بێتەوە تەڕاتێکی نەمێنێت یاخود گەربێت و وشک بکرێتەوە بە کلنگسێک یاخود بە لۆکەیەک تەندروست نابێت. ئەخۆی ئەگەڕێتەوە سەر ئەوەی مەسەلەن دەستکاری کوێیەکەین ئێمە دەرەوە ئەتیادیە ئەوەی کە لە دەرەوە دیارە ئەوە ئەتیادیە بەکلنێک زوشتەکەیتەوە بەدەست مەسەلین بە هەر شتێک ئەوە هیچ مشکلە نییە بەڵام گرفتەکە ئەوەیە هیچ شتێک ڕەت نەکەین بۆ ناوەوەی کوێ ئەو شوێنێک کە بڵێن کەناڵەکە هیچ شتێک ڕەت نەکەین بۆ ناوەوە
لە دەرەوەی سڕیتەوە یان هەر بە تەڕیش لە هیچ مشکلە نییە و هەردوو حاڵەتەکە ئاساییە. بەڵێ لە هەمان کاتدا باس لەوە دەکرێت ئەوانەی کە تووشی کۆڕۆنا دەبن تووشی لاوازی بیستن دەبن، ئایا ئەمە دروستە؟ بابەتی کۆڕۆنا چون کە هێشتا ئەتوانی بڵێن تازەیە، ینی هێشتا شتەکە زۆر شتەکان سەلمێنراو نین، ینی ئەو قسانە هەیە، ینی حتا زۆر شتی سیر بازەکرێت لەوە ئەڵێن نەبێت هۆی نەزۆچی ئەبێت هۆی ئەوانە هیچی سەلمێنراو نین، ئەوانە هەر قسەن، یعنی هیچ شتێک نییە کە فعلەن سەلمێنرابێ کە مەسەلەن کۆڕۆنا ئەو حاڵەتانە دروست دەکات. بەڵێ تا چەند ئەوە لێ کۆڵینەوەشتی زیاتریەوێ ئێستا سەلمێنراو نین تا ئێستا کە ئەو بەرواری ئێمە تێداین سپات نەکراون. بەڵێ تا چەند خەمۆکی دڵەڕاوکێ سترێس پەیوەندی هەیە بە گرفتەکانی گوێ و لە هەمان کاتدا پەیوەندیشیە بێ بە لاوازی بیستن؟ خۆی سترێس و دڵەڕاوچی ئەوانە زیاتر ئەو زرینگانەوە و دەنگە دەنگە دروست دەکەن، ئەوە یەکێک لە هۆکارەکانە، یەکێک لە هۆکارەکانی کە مەسەن ئەو کەسە هەز دەکات دەنگێک لە ناوگوێی هەیە ئەوەیە، یعنی ئەو کەسە سترێسی هەیە ئەو کەسە مەسەلەن قەلەقا زۆر بیر دەکاتەوە ئەو دەنگە دروست دەبێت. بەڵام وەکو لە دەستدانی بیستن ڕاستەوخۆ ئەو شتە دروست ناکات، یعنی ئەوە هۆکار نییە بۆ ئەوە. بەڵام ئێمە شتێک هەیە، ینی لە هەموو نەخۆشیەکان بە شێوەیەکی گشتی ئەگەر گرفتی دەرونی لەگەڵا بێت ئەو کاتە وەکو زۆر حاڵەتەکە قورسترە بێ و ئەو کەسە ینی وەکو بڵێن ناتوانێت مامەڵی لەگەڵا بکە بە شێوەیەکی دروست، زیاتر شتەکەی لا زەحمەت دەبێت، زیاتر دڵی پێتون دەبێت، زیاتر وەکو چۆنەڵی دا ئەمێنێ و هەز دەکا، یعنی کە ینی حاڵەتێکی ترسناچی هەیە و لەوانەیە وەهمی بۆ دروست دەبێت، لەوانەیە وا تێگا کە بەو نەخۆشیە جان لەدەست دەدا، ینی ئەو شتانە هەیە. بەڵام بڵێن ڕاستەوخۆ کە بڵێن کەسێک سترێسی هەبێت بێت هۆی ئەوەی کە گوێی وای لێ بە بیستنی نەمێنێ ئەوە نییە، ئەو شتە دروست ناکات. بەڵێ دکتۆر ئێستا لە وەرزی هاوین داین پلەکانی گەرما بەرز بوونەتەوە، تا چەند پلەکانی گەرما کاریگەری هەیە بەسەر گرفتەکانی گوێ؟ ڕاستەکەی کاریگەری ڕاستە و خۆی نییە، ئەمێنێتەوە ئەوەی کە پێوترێت سارد و گەرمی، ینی مەسەل ئێستا ئەگەر کەسێک لە شوێنێکی گەرم بێ و ئەچێتە بەسەن دوایە چێتە ژوورەوە مەسەن بەرمبەری دە و سپلیت و ئەوانە یان مەسەلەن سەری تەڕە هەوای ساردی لێدا ئەوانەوە ئەکەن کە ینی گرفتەکانی مەسەن قورگ و لوت و جۆ ئەوانە بەعام زیاتر ببێ، مەسەلەن هەڵامەت و یان لەوانێ ئەوانەی حساسیان هەیە زیاتر لێیان دەرەکەوێ، ینی ئەگەڕێتەوە سەر ئەوە، ینی بە بابەتی سارد و گەرمی، ینی خۆی بەڕاستەوخۆ گەرمی مەسەن ئەو گرفتانە دروست ناکە، ساردیش بەڕاستەوخۆ خۆی دروستی ناکە، ینی زیاتر لە جەو گۆڕینەکە ئەوە دروست دەبێت. یعنی ئەگەر بەردەوام لە پلەیەکی گەرمی بمێنینەوە پلەیەکی گەرمی تقریبەن سابیت بێت کە ئەوەش تەبعاً شتێکە ناکرێت، ئێمە ژوورەوە فێن کە چینە دەرەوە لەوانەیە مەسەلەن سەروی چلە، ینی بەڕاستیش ئەوە زەحمەتە، ینی ئەوە لەوانەیە گرفت دروست بکات. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر باوجی کەریم بسپۆڕی نەخۆشیەکانی قورگ و لووتوگێ کە بشێکی ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ بەشداریکردن و سپاس بۆ زانیارە.